سلااوان لێبێتەوە ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئاسۆی بەرابەری. مامورانی زیندانی ئێڤین ڕۆژی سێشەمە دوی گەلاوێژ هاوکات لەگەڵ مانگرتنی بەندکراوانی سیاسی لە 16 بەندیخانەیەران حکمی بێبنەمای سێدارەیان بەسەر پەخشان عەزیزی چالاکی سیاسی و بواری مافی ژناندا سەپاندووە. بەشێک لە میدیاکان سەبارەت بە چالاکیەکانی پەخشان و هۆکاری سەپاندنی ئەو سزا نامرۆڤانەیە بەسەر ئەو چالاکە سیاسیە قسە و باسییان کردووە. زانیاری ئێوەی بینەر بە گرێمان دەگرم و لەسەر ئەم بابەتە لەگەڵ خاتو شیوا مەحبوبی وتەبێژی کومیتەی بەرگیری بۆ ئازادی زیندانی سیاسی قسە و باسێک دەکەیت. خاتو شیوام کاتتان باش بەخێر بێن بۆ بەرنامەی و سپاس کە ئامادە بوون. زۆر سپاس لە ئێوە. بەخێر بێن، زۆر سپاس دەکەم. خاتو شیوا هەروەکو لە پێشەکیەکە ئاماژەم پێکرد حکمی ئەعدامی پەخشان عەزیزی چالاکی سیاسی کورد پاش دەرکردنی سزای سێدارەی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری خەڵکی گیلان دەرکراوە. سەپاندنی ئەو حکمە بەسەر چالاکانی کرێکاری و سیاسی کوردستان و گیلان چۆن دەبینن؟ بەڵێ تەبعاً من پێم وایە ئەمە قودرەتی ڕژیم نییە، بەڵکو ئەزانێ ئێترازات بەش ئەشکال مختلف ئیدامەی هەیە و دیارە زۆر وەسیعتر ئەوێتۆ بەو بۆنەوە هەر ئالەیسۆ خەریکە حکماکت مەخصوسن ئەگە تەوەجۆکەم بە زیندانیانی سیاسی ژن. ئێمە شاهدیەوە بوون ئەو 11 نەفەری فعالی گیلانە کە بەشێ زۆرتریان ژن بوون، سپیدە ڕەشنۆ دانێتر بوو کە بلەوەقا مەجبور بوو بڕواتەوە بۆ زیندان، حکمی ئەدامی وریشە مرادی، شەریفە محەممەدی، پەخشانی عەزیزی و بەم وەسیلەوە بە یەک معنی ئەڤینێکە هەرچی لە توولی ئینقلابی ژنجیان ئازادیە زندانی کرد و حملەی کرد و زەخمی کرد، هیچ بەڕاستی کارێکی نەکرد و مەخصوسن ئەم ژنانە هەروە بە قودرەتترۆ خەریکن نامە ئەنێرنە دەرەوە لە زیندانە، لە ناو زیندانە ئێعتسابەکەن بە بۆ بوونەوە بەنەزە من داتنی ئەم حکمانە فقط بۆ ئەوەیە کە گەرەکێتی بە یەک معنی بە نەزەری خۆی ترسووە وەحشت بە وجود بێرە کە هیچ گونە تەئسیرێکی نییە و ئەمان زانین هەتا جمهوری ئیسلامی لەسەر کار بێ بەڕاستی ئێعدام و زیندان و ئەشکەنجە هەیە، چون تەنها شتێکە لە 45 ساڵ بەلەمەوە باعث بۆ جمهوری ئیسلامی لەسەر کار بێ. بەڵێ زۆر سپاس خاتو شیوا. خاتو شیوا پەخشان عەزیزی مەدەتکاری کۆمەڵایەتی بوو و چەند ساڵ لە کوردستانی سووریا هاوکات لەگەڵ شەڕی دژی داعش یارمەتی لێ قۆماوانی ئەو شەڕی داوە. بەڕای ئێوە دەرکردنی ئەو حکومە بۆ پەخشان بە واتای دژایەتی لەگەڵ خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان و هاوخەمی لەگەڵ تێرۆریستانی داعش و ئیسلامگەرەکانی سەر بە تورکیە نییە؟ بەڵێ دقیقاً وایە وە لە عینی حاڵە ئێوە ئەگەر تمشاکەن لە کولی ئێرانە جمهوری ئیسلامی فعالینی مناڵان، فعالینی حقوقی ژنان، فعالینی مەدەنی تەواوی ئەمانە دەستگیرەکە، کاری بەوە نییە بۆ ئێوە هەر کام لەمانە خەریکن فعالیەتێ ئەکەن بۆ ئەوە جمهوری ئیسلامی ئێفشاکەن. جا ئیسەیەکی وەک پەخشان مەدەتکارێکی ئیجتماعی بووە لە تەواو کشوەرەکانی دنیا ئێوەگە تمشاکەن یەک مەدەتکاری ئیجتماعی ئەچێ بۆ کشوەرەکانی مختلف کۆمەکەکە، مەسەلەن ئەم چوە بۆ سووریە کۆمەکی کردە، ئەم کەسانە موردی تەجلیل قەرارەگرن جایزەیان پێ ئەدرێ، بەڵام لە جمهوری ئیسلامیە ئەو جمهوری ئیسلامی پەخشان وەک دوشمنی خۆی ئەبینێ، وەک ژنێکی زۆر مستەقل و ژنێکی فعالە بینێ کە خەریکە مبارزە ئەکا. ئێوە گەم نامە ئەخیرەی پەخشان تمشاکەن کە ناردیەتە دەرۆ بەڕاستی سەراسەر لە قودرەتە خەریکە هێشتا مبارزەکردنی استقامەتی نیشانە و لە جەمەهایەکی زۆر مختلف و نامەیەکی زۆر زۆر تاریخیە. یعنی ئایسەوە تمشاکەن جمهوری ئیسلامی بە شکنجە بە فشاراوردن بە پەخشان هەر ئام چەند ڕۆژە حتا نەیهێشتە ملاقاتی حضوری لەگەڵ وەکێڵەکەیە بێ، بە هەر شکلێکی ممکن خەریکە فشاری بۆ ئێرێ خۆشی لە نامەکە ئیشارەی کردە بە شکنجەهایەکە کێشایەتی بۆ بوونێ ئایسە ئەبینێ مەخصوصن لە شرایطی کوردستانە، بلەخرە شرایطی کوردستان مقدارە متەفاوتە، هەمیشە ژنان ئێوە تمشاکەن هەمیشە نەقشێکی زۆر ویژەیان بووە لە لەحاز ڕاهبەری چه ئەحزابی سیاسی و چه حرەکاتی ئیجتماعی و بەڕاستی ژنان هەمیشە نەخشێکی ویژەیان بووە و مۆعتەرز بوون. ئایسە پەخشان جرمی ئەوەیە نەتەنها ژنێکی چەپە، نەتەنها فعالە، ژنێکی کوردە و هەروەها ئیجازەی نەدا جمهوری ئیسلامی مەرزی بۆ تاینکە، هەروواکە ئەبینین چوە بۆ سووریە چوە کۆمەکی کردە، کەسێکە وەزیفەی ئینسانی خۆی زانێ و جمهوری ئیسلامی ئەمە وەک خەتەرێک ئەبینێ
ئەم ژنانەوە خەتەرێ ئەبینێ کە خۆشبەختانە ئایسە تەوەجۆیەکی زۆری گرتە و ئومیدوارم بتوانین حکمی ئەدامی لاغ بکەینەوە. بەڵێ خات و شیوە ئەگەر بینە سەر کەیسی شەریفە محەممەدی من لە هەفتەی پێشوشە ئەم پرسیارم لە بینەری لە میوانی ترمان کرد شەریفە محەممەدی 10 ساڵ پێش عضوی کمیتەی هەماهەنگی بووە بۆ دوای 10 ساڵ کۆماری ئیسلامی ئەم پەروەندەی شەریفەی کردووە بە ئاتۆیەک و وەیسە حکمی ئەدامی سەپاندووە بەسەریا. بزانن فعالیت لە کۆمیتەی هەماهەنگیە لە نەزەر جمهوری ئیسلامی و جۆرمە فعالیت لە هەر تەشەکۆرێکە جۆرمە من لە بیرمە زۆر بەر لەمەوە من قسەیەکمە کرد لەگەڵ بێنامی ئیبراهیمزادە کە فعالی کارگەریە قسەیە کرد ئەو یەکێ لە مەواردێکە منیان بازجوویە کرد ئەوە بوو من کە عضوی نەهادی کودەکانی کاروخیابان بووم هەر کەسێک لەم ئەزیزانە ئەمانە لە نەزەر جمهوری ئیسلامی و بەستلا دشمن محسوبە کنی هەر تەشەکلێ هەر ئەتسابێ هەر ڕێکخراوەتنی هەر شتێک ئەوە باعثەوێت کە جمهوری ئیسلامی فشارێکی زۆرتر بێرێ ئەمە جۆرم نییە لە قانونی بینالمللیە لە هیچ وەخت جۆرم نییە ولی لە لەحاز جمهوری ئیسلامیە هەر بوونە فعالیەتێک لە لەحاز ئەوانەوە جۆرمە ئێوە تمشاکەن ئەم ژنانە کە لە ناو خیابانان چیان کردە ڕووسەرەکەیان لابردە حەقی تەبەیەی خۆیان ولی ئەو بە دوشمنی خۆیە زانێ دیارە گەرەکێتی تەشەکل لە هەر کەسێک لە تەشەکلێکە کارەکە ببوونن بتوانێ حملەیان پێکە خوشبختانە حکمی ئەدامی شەریفە محەممەدی باعث بوو کە لەوەقع عەکسەل عەمەڵێکی زۆری هاوردەتە سەر زۆر لە ئێتحادیەکان ئێترازیان کردە و بەم وەسیلە بتوانیانە لە شەریفە حمایەتکەن جمهوری ئیسلامی جۆرم تەراشیەکە یعنی پەروەندە سازیەکە کاری بەوە نییە ئێوە زانیار و لوقمانی مرادیتان لە بیرە ئەو وەختە لە ساڵی فکرەکەمەوە 97 بۆ ئێدام کردیان هیچ چێکیان نەکردو چیان لێکردن شکنجەیان کردن زندانیان کردن خۆی ڕژیمی شەیزانی ئەمان ئیمام جوعی مەریوانیان نەکوشتان و لە دوای ئێدامیان کردن ئێدام و شکنجە و زندان فقط ئەو فەردە لە نەزەران ناگرێت جمهوری ئیسلامی گەرەکی بە جامایە بێژێ من هێشتا ئەو ماشینی جەنگیم خەریکە حملەیەکە ولی ئێعترازات زۆرتر و زۆرترۆ بووە بە ئەشکاڵی مختلف یانە دەتوانین بێژین کاتێکە گوشارەکان لە ناوخۆ وەکو ناڕزایەتیەکان زۆر دەبێ ئەو پەنا دەباتە سەر ئێدامەکان خب دقیقاً وایە هیچ ڕژیمێکە ئەحساسی ئەمنیەتکە دەست بە ئێدام و زندان ناوە تەنها ڕژیمێکە ئەزانێ ڕۆژهای ئاخریەتی دەست بە ئێدامەوە ئایسە کمیتەی زەندانیانی سیاسی هەر هەفتە لیستێک دەرێرێ لە لیستی کەسانێکە حکمی ئێدامیان گرتە یا لە خەتەری حکمی ئێدامان وەختێ تمشاکەن جمهوری ئیسلامی تمشاکە تەوازنی قوایە تمشاکە چەندە لە جامعە ئێترازە بەو میزانە کە لە جامعە ئێترازایە عەقاب نشینیەکە ولی ئەگەر ئەوە نەبێت دیارە ئەحکامی ئێدامێکی زۆرترە ئایسە دەستی پێکردە بە شتێ بەناو باغی یعنی کەسێکە حملەی مسلحانەی کردە بە ڕژیم و تعدادێکی زۆر ئیسە ئابم وەسیلە خەریکە حکمی ئێدامیان پێ چیەژێ ئێژێ ئەمانە کەسیان کوشتە و دەر نەتیجە ئێدامیانەکە هەروواکە کامران شەیخە لە هەفتەی گوزەشتا متاسفانە ئێدام بوو و بە زۆر واداریان کرد ئێترافی ئیجباری کە بە قەتلی کەسێکە ئەسڵ نەیکردە یعنی ئەم شتە ئێدامەی هەیە و ئێدام وەسیلەیەکە کە ها بەدەستی و ئێدامەیشیە بەڵێ خات و شیوا پێتان وایە پرۆژەی ئەو کەیسەی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی و هەروەها وریشە مرادی و نەسیم سیمیاری کە ئەوانیش حکمی بەغیان پێدراوە ئایا وەکو پرۆژەی توماش ساڵحی ئەتوانێت شکست بخوا؟ بەنظر من ئەتوانێ مەخسووسن کە ئەمە ژنانێکن کە ئایسە لە سەطحی دنیا وەختە ئێجی ناوی ئێرانەوەی بە ناوی انقلابی ژنجیان ئازادیە ناسن ئەمانە ژنانێکن کە لە مقابل قدرەتی جمهوری ئیسلامی ئێسان وریشە مرادی چەند مانگ بدونە خەبەر بوو شکنجەیان کرد و هەر بەڵایەکە گەرەکیان بوو بە سەریادەریان ناوەڕ تا بالاخەرە مەجبور بوون ئەلانی کەنەوە کە لە کام زندانایە تەبعەن تەسریە وەلێ مەسەلە ئەوەیە کە ئێمە بتوانین لەم ئێتحاد نەتەنها ئێتحادیای کارگەری چون مەسەلەن فەرزکە پەخشان لزومەن عضوی ئێتحادیای کارگەریەک نەبووە یا مەسەلەن وریشە مرادی ئێمە بتوانین لە سەطحی دنیا بە کۆمەکی نەهادهای دفاع لە حقوقی ژنان و دەوڵەتها بتوانین فشارێکی زۆرتر بێرین ئایسە وەختێکە تمشاکەن شەریفەی محەممەدی حکمی ئێدامی زۆر جەلبی تەوەجۆی کرد توماجی ساڵحی تەنها دلیلێکە حکمی ئێدامیان لاغ بۆ کرد بە خاطر ئێترازی جەهانی بوو جا ئێمە من یەک شتیشم گەرەکە بێژم ئێمە زۆر کەسی ترمان هەیە ئایسە ناوی لزومەن لە ڕەسانەکانە نییە ولی هەر لەحظە ممکنە
حکمی ئێدامی پێبن بۆ بۆنەوە ئیمکانی هەیە ئەگە ئێعترازێ وەسیع بێ ئەگە ئێعترازێ وەسیع نەبێ جمهوری ئیسلامی احتمالی هەیە ئەدام بکات چون هەرو جمهوری ئیسلامیەیە کە هەزاران هەزار نەفەری ئەدام کردە بۆ بۆنەوە ئائیسە بە نەزەر من خەڵک ئەبێ حکمی ئێعدامی وریشە مرادی پەخشان عزیزی بە تەواوی و عزیزانە وەک حکمی ئێعدامی ببینن کە بەتەرەف دەوەقع حملە بە خۆیان ببینن ئەگەر ئیمڕۆ ئێمە نەتوانین بەر ئێعدامی پەخشان عزیزی و ئەوانی ترگرین سبحە حکمی ئێعدام بۆ زۆری تر سادرەکەن بۆ بۆنەوە کە بە نەزەر من ئیمکان پەزیرە لە تەریق تەلاشای جەهانی و ئەزانم سریە کارزار ڕێکخراوە بۆ ئازادی و یەک نوکتەی تر کە گەرەکم و ئیشارەکەم ئێمە نابێ فقط وەختی حکمی ئێعدامی یەکێ سادرەوێ تەلاشکەین ئەبێ بتوانین هەر تەریقی ممکن و خاستی ئازادی زندانیانی سیاسی بڕۆینە بەرەوە یەکێ لەو ڕێگە موئەسرانە ئەوەیە لە ئێعترازاتی جاری بازنشستگان معلمان و تەواوی خەڵکە بوێت ئازادی زندانیانی سیاسی ئەگەر جمهوری ئیسلامی بزانێ فشارێکی زۆر هەیە بۆ ئازادی زندانیانی سیاسی تابعاً حکمی ئێعدامیش ناتوانێ بەو ئاسانیە سادر بکات. بەڵای خەت و شیوا سەپاندنی سزای ئێعدام بەسەر چالاکانی سیاسی و کرێکاری هاوکات بوو لەگەڵ ئامادەکاریەکانی تیمی سەرۆکۆماری پزیشکیان کە پێشتر باسی لە ئاشتی نەتەوایەتی کردبوو. ئێوە هیچ جیاوازێک لە نێوان ئەو دوو بابەتەدا دەبینن؟ بە نەزەر من هیچ شکێ نەبوو کە بهات پزیشکیان نەتوانێت شتێ تاغیر باویانە دیارە ئەو وەختە قسەیە کرد لەوەی کە ئەبێ قسەکریە لەگەڵ خەڵکا و غەیرە و زالێک وەلی خۆلیش یە وەختەوتی من هیچ کارە لە رابطە زندانیەکانی سیاسی ناتوانم بکەم و دیارە یەکێ وەک پزیشکیان یان بە ئیستیڵا لە سنۆق هاوردە دەرەوە بۆ بێژە کەسێکمان هاوردە تا مدەتێ ئەفکاری عمومی دنیا مەخسەد دەوڵەتەکان و سازمانهای جەهانی مەشغوڵکە ئەمە کەسێکی معتەدلە واوانەموتکەن وەلی بە نەزەر من هیچ تاسیرێکی نییە چون یەکشت لە نەزەراگرن ئەگەر پایەی جمهوری ئیسلامی بەسەر ئەوە بێ کە فقط بە ئێدام و زندان ئەتوانی قودرەتی حاکمکە فەرق ناکات چ کەسێ بێ بەسەرکار چ ڕئیسی بێ چ موسەوی بێ چ پزیشکیان بێ چ هەر کەسێکی تر بێ هەر ئەوە ئەواتە بەرەوە لە یەک شتا متحد نەمانە ئەویش کوشتنی خەڵکە فەرق ناکە جا لەم وەسەتا بە تایبەت ژنان دوشمنی ئەسڵیانە یعنی بەخشێ لە جامعە کە قەرارە بەخشی زەئیف بێت و تحت کۆنتڕۆڵ بێ هەڵساتە سەرپا حاضر نییە قبولکە شەممە دوێکە زندانیانی سیاسی زندانی ئەڤین ئەعلامیان کرد کە تا ئیمڕۆ سەب لە حوشی زندانە ئەمێنۆ بە عنوان ئێعتراز بە حکمی ئێعدامی پەخشانی عزیزی ئەم ژنانە ئەزانن ئابەم وەسیلە پەروەندە سازیان بۆ کردێ فشاریان بۆ دێ وەلێ هەمچنانە ئێعترازەکەن ئایسە معادلەی زۆر جالب بە وجوداتە جمهوری ئیسلامی گەرەکێتی بە زندان و ئێعدام خەڵک بترسێنێ وەلێ وەختێک کە تمشاکەن ئێعتراز بە ئێعدام لە ناو زندان و دەستی پێکرد سێشەمبەهای نابە ئێعدام لە زندان و دەستی پێکرد و حتا زندانیانی غیرە سیاسیشی لەبەرگرتە ڕژیمێک ئایسە ئەبینێ زندان بۆ بە جێگەیەکە فەراخانە بە خەڵک زندان بۆ بە جێگەیەکە کە تەحەسن و ئێعتساب سوورەتەگرێ مجبورە ئایسا حکمی ئێعدام سادرکە ولی حکمی ئێعدامەکەیش بەبەر ئەکسی تەبدیل بێ یعنی ئێعتراز زۆرترەکە لە جامعە لە زندانە ئێعتراز زۆرترەکە چون بە نەزەر من ئیتر چیان ما لە دەستبەر بە قۆڵدانێ لە بازنشستگان لە مۆر شەریفەی محەممەدی و قسەیە کرد ئەیگوت ئێمە مەسەلەن لە چی ئەترسین هەر چی شتیانە لێ سەندین ئێعدامیشکەن هیچ چه فەرقێکەکە لە زندگی ئێمە. بەڵای خات و شیوا سپاس بۆ ئامادەبوونەت من پرسیارم نەماوە ئەگەر خۆتان شتێکەیە کە پێتان وایە ئاماژەتان پێنەکرەوە پێویستە باسی بکەن فەرمو. من فقط گەرەکمە یەک نوکتە بێژم لەو جێگۆ کە ئەم بەرنامە بەتەرەف کوردستانایە ئێمە زانین کوردستانی ئێران هەمیشە سنەتێکی ئێعترازی بووە بە ئێعتساب و بەستنی دوکان و بازار لە مورد زۆر و شێرکۆی معارفی زانیار و لوقمان لە مواردێکی زۆر و دوکان و بازارەکان بەسیا بە عنوان ئێعتراز ئەو سنەتە ئێعترازە جەمعیەی لە کوردستانە قەویە ئایسە ئەگەر حتا ئێوە ئێعدامەکان بە نەزەر من فەرق ناکە و کەسە کورد بێیانەبێت حکمی ئێعدام حکمی ئێعدامە ئایسە بە نەزەر من جێگەی ئەو هەیە کە ئەو ئێعتسابی دوکان و بازارانە بکریە بە عنوان ئێعتراز بەم ئەحکامی ئێعدامە ئەگەر ئێمە نەتوانین لەم عەزیزانە حمایەتکەن ئەگەر ئێمە نەتوانین بە جمهوری ئیسلامی نیشان بین کە هەر حکمێک ئێعدامێ
لە وەقا ڕوبەروەیە لەگەڵ ئێترازە سبحان نۆرەی مناڵی خەڵکی ترە فەرق ناکە ئێمڕۆ وریشەیە ئێمڕۆ پەخشانە ئێمڕۆ شەریفەیە سبحان نۆرەی مناڵی ئەوانی ترە دەرنەتیجە ئەمە شتەیە کە فقط بە ئێتراز دەتوانێت ڕوبەروی گرین و یەک نکتەیە ئەو مهمەوەیە وەختی خەڵک لە داخلی ئێرانە ئێتسابەکەن ئیسە لە مەورد کوردستان و ئێتسابی دوکان و بازار هەر ئەمە ئەنەکاسی بینومەلەلی پێیاکە ئەو وەختە لە سەد بینومەلەلیەوە ئەم دەوڵەتانە وا نازانن چۆن پزیشکیان هاتەتە سەرکار پس وەزعیەت باشترەوێ ئەزانن ئەو وەزعیەتە هەمچەنان بەرقەرارە دەنەتیجە ئێتراز تەنها ڕێگەیە کە گیانی ئەم ئازیزانە نەجات بە. بەڵێ جارێکی تر سپاس بۆ خاتوشیوا مەحبوبی وتەبێژی کمیتەی بەرگری بۆ ئازادی زیندانیانی سیاسی سپاس کە ئامادەبوون لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەمە. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەمان تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر هەر شاد بژی.